جۆ بایدن لە کاتی یادی سربەخۆیی ئەمریکادا هاوڕێگە سوازەکانی هێنابووە ناو کۆشکی سپی و یادەکەیان دەکردەوە. گەورەترین ئاهەنگی یاری ئاگرین لە ئەمریکا بەڕێوە دەچێت و ناویشی دەچێتە کتێبی گینسەوە. ئەمە چواری حەوت واتە چواری مانگی داهاتوو بەهۆی ڕۆژی سربەخۆیی ئەمریکاوە ئەم ئاهەنگە گەورە ساز دەکرێت. دۆناڵد ترەمپیش ناوی ناوە فریدەم 250 واتە یادی سربەخۆیی 250 ساڵەی ئەمریکا ئەهمیەتێکی زۆر گەورەی هەیە لە ئەمریکا. چەندین ئاهەنگ ڕێکخراوە ئەوەشی دەیبینین لە شەقامەکانی ئەمریکا لە پشتی منەوە ئێستا بە ئاڵا ژمارە 250 وەکو یەمایەک بۆ 250 ساڵی سربەخۆیی ئەمریکا کە لە ساڵی 1976 ڕاگەیەنرا دانراوە. ئاهەنگەکان زۆر دەبن. دۆناڵد ترەمپ بڕیاری داوە گەورەترین پێشەنگا لەسەر ئاستی ئەمریکا بۆ هەموو ویلایەتەکان بکاتەوە، خەڵکی هەموو ویلایەتەکان تیا بەشدارن و بەرهەمی خۆماڵی تیادا نمایش بکەن. هەروەها لە مەیدانی تایمسکر لە نیویۆرک لە بۆستن گەورەترین ئاهەنگی یاری ئاگرین بەڕێوە بچێت. لە کەناراوەکانی ئەمریکا گەورەترین نمایشی هێزی دەریایی ئەمریکی لەو ڕۆژەدا بەڕێوە بچن. هەروەها هێزی ئاسمانیش لە هەر لە ئێستەوە بەردەوامن لە نمایشەکانیان و پێساندانی هێزی ئاسمانی ئەمریکا بۆ ڕۆژی سربەخۆیی ئەمریکا. دۆناڵد ترەمپ ئەمەی زۆر بە هەندوەرگرتووە ئەم ڕۆژە و زۆر خەریکی بووە بە ئاهەنگەکانەوە بۆ ئەوەی کە هێز و شکۆی ئەمریکا بشاندا. تەنانەت ڕۆژی 14/6 کە ڕۆژی لەدایکبوونی دۆناڵد ترەمپە یادی 80 ساڵی تەمەنی کردەوە یاری UFC کە هونەرێکی بەرگری و جەنگیە لە ناو کۆشکی سپی بەڕێوە چوو. هەر لەوێ دەستی کردەوە بە تعلیقدان لە بایدن. ئەو وتی من لە ڕێگەی ئەم یاریانەوە لە ناو کۆشکی سپیەوە هێز و شەڕکەری ئەمریکا پێشان دەدەم کەچی جۆ بایدن لە کاتی یادی سربەخۆیی ئەمریکادا هاوڕێگە سوازەکانی هێنابووە ناو کۆشکی سپی و یادەکەیان دەکردەوە. ئەوەی کە دەمەوێت بیڵێم ئەمە بە گەورەترین ئاهەنگ لە مێژووی ئەمریکادا دادەنرێت کە مەوسومەکەی دوور و درێژە لەوەی کە لە ڕۆژی 14/6 یادی لەدایکبوونی ترەمپ بووە. ئەمە ئەنگانە دەستی پێ کردووە وردە تاوەکو چواری حەوت کە ڕۆژی سربەخۆیی ئەمریکایە بەردەوام دەبێت. لە هەمان کاتدا ئەم ئاهەنگانە تێکەڵ بوون بە ڕووداوێکی ئێجگار گەورەی وەرزشی کە لە ئەمریکا بەڕێوە دەچێت، ئەویش مۆندیال و جامی جیهانیە کەواتە هەموو ئەو ئاهەنگانە تێکەڵ بوون و کەشوهەوایەکی لە ئەمریکا دروست کردووە بە تەواوەتی جیاوازە. لەلایەک لەسەر شەقامەکان دەڕۆی جلی ئاڵاواڵا و درێسی هەڵبژاردەکانی مۆندیال دەبینیت و کەشوهەوای مۆندیال دەبینی. لەلایەکیش ئاوا ئاڵای 250 ساڵی سربەخۆیی ئەمریکا لە زۆربەی شەقامەکان هەڵ کراوە. لەلایەکی ترەوە نارەکانی دۆناڵد ترەمپ ڕەخنەی توند لە شێوازی بەڕێوەچوونی ئاهەنگەکان دەگرن و دەڵێن ئەمە باڵی ماگا بە تەواوەتی زاڵە بەسەر ئەم بەڕێوەچوونی ئاهەنگانە و دەڵێن ئەمە خۆ یادی لەدایکبوونی دۆناڵد ترەمپ نییە، ئەمە یادێکی زۆر گەورەیە. یادی سربەخۆیی 250 ساڵەی ئەمریکا ناکرێت بەم شێوازە بخۆزرێتەوە بۆ خزمەتکردن بە دۆناڵد ترەمپ و تەنانەت بە کۆمارەکانیش. بۆیە هەر ئەمە وای کردووە زۆرێک لەو هونەرمەندە بەناوبانگەی ئەمریکا کە ویستویانە لەم چەند ڕۆژەدا ئاهەنگی گەورە بەوەی سربەخۆیی ئەمریکاوە ساز بکەن ئاهەنگەکانیان هەڵوەشاندۆتەوە چونکە دەڵێن ئێمە ناتوانین کارێک بکەین کە خزمەت بێ بە کەسێک تەنها شەخصێک یاخۆت حیزبێکی دیاریکراو. بۆیە ئێمە ئاهەنگەکانمان بکەین لە خزمەتی یادی 250 ساڵی سربەخۆیی ئەمریکادا ئاهەنگەکان بەڕێوە دەبین.